چەند ڕۆژێکە کارەبای قەزای پێنجوان کەمی کردووە و ئەمەش بۆتە هۆی نێگەرانی هاوڵاتیانی ناوچەیە. هاوڵاتیان دەڵێن دەستبردن بۆ کارەبای 24 کاتژمێری پێنجوێن هێڵی سوورە و ئەگەر بە زووی کێشەکە چارەسەر نەکرێت ئەوە قبوڵی ناکەین و هەڵوێسمان دەبێت. کارەبا لە ئێستاە ئەم دەقە حالیان کە کارەبامان نییە، هەر ئێستا حالیان کارەبامان نییە، کارەبامان زۆر خراپ بووە. هیوامان وایە کارەباکەمان بە زووتری کار بۆ چاکەن، چکە ئێمە قبوڵی ناگەین بەڕاستی خەڵکی پێنجوێن ئێمە بم کارەباەوە هەلمێتمان هەیە بەڕاستی، جام کارەبایان نەبێ هیچ پێنجوێن ڕازێکی نییە بەڕاستی. کارەبا ئێستا و ماوەیە کە بڕیویانە ڕۆژی 3-4 سەعاتەی بڕێنێتە نازانین کێشەکە چیە، گەر مەجبوری ئاوا بێ مەجبوریم چینە بۆ ملەکەوە ملەکەوەیان لێ بگری. زۆر خراپە، ماوەیەکە خراپبوونا پێشتر باش بوو، سارد و سەرمایەکی بەرمیلە نەوتیشانەوە بەرمیلە نەوتیش بەڕاستی بەشی پێنجوێن ناکات، کاماڵی کە مەسوودێنە 2 بەرمیل 3 بەرمیلی پێویستە. سەبارەت بە کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای پێنجوێن پەیام پەیوەندی بە قایمقام و بەڕێوەبەرایەتی کارەبای قەزاکەوە کرد، بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لەو بارەیەوە لێدوان بدەن. کەمبوونەوەی کارەبای پێنجوێن دوای ڕاگەنراوەکەی کارەبای سلێمانی دێت کە جەختی کردبووەوە چی دیکە کارەبای 24 کاتژمێری بە هیچ شوێنێک نادرێت. جێگەی ئاماژەیە پێنجوێن تاکە شوێنی هەرێمی کوردستانە کە تا ئێستا مۆلیدە ئەلینی و کارەباکەی بەردەوامە. سەرباری کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا، بەڵام تا ئێستا بەرپرسانی ئیداری قەزاکە دەنگۆی دانانی مۆلیدە ڕەت دەکەنەوە. لە ماوەی ڕابردووشدا هاوڵاتیان دژی کەمکردنەوەی کارەبای قەزاکەیان هاتنە سەر شەقام ناڕەزایەتیان دەربڕی. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنج.